هەر بەردەوامی لەسەر ئەم بابەتە بابزانینەوە ئامادەکاریانەی کە بۆ بازار کراوە ئەو چاودێریانەی کە بۆ نرخەکان کراوە زیاتر بە ورچە قسەی لەسەر بکەین ئەویش لەگەڵ هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر کە لەگەڵمانە بەخێر هاتی بەڕێز زۆر سپاس بۆ جەنابەت. جارە پێش هەموو شتێک پێش ئەوەی کە هاوکارمان ڕێناس وەربگرین لەسەر بابەتی گۆشت و مەیدانی ئاژەڵ قسەمان کرد با من پرسیارێک لەو کاتە بکەم دواتر دێنە ناو باسی بازاڕەکان. لە 27 سێ لەلایەن سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەوە بڕیارێک درا لەلایەن سەرۆکوەزیرانەوە کە ئەویش با لێخۆشبوونی 150 گومرگی لەسەر ئەو ئاژەڵانەی کە لە جەرەوە هاوردە ئەکرێنە ناو هەرێمی کوردستانە. ئەمە تا چەند کاریگەریە خاتە سەر بازاڕی مەیدانی هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم پرسیارەی بەڕێزش لە جێی خۆی بوو بەڕاستی زەڕور بوو ئەم پرسیارە شی بکەینەوە بە خۆشحاڵی و سەرۆکی حکوومەت لە ماوە ڕابردوو گلەیەکی زۆر کرا کە نرخی ئاژاڵ و بە تایبەتی گۆشتی سوور لە بازار لە شاری هەولێر گران بووە. بە خۆشحاڵی و سەرۆکی حکوومەت لە 27 سێم قەرارەیدا ئەو کاتێک کە جەنابیان ئەو بڕیارەیدا نرخی گۆشتی سوور نەرمێک چلۆی بە 20,000 دینار بوو. بەڵام لەگەر بڕیارەکەی بەڕێز و لێ خۆشبوونی 150 لەو بازرگانانەی کە هاوردەی ئاژەڵی زیندوو دەکەن وای کردووە ئێستا نرخی گۆشت لە بازار لە شاری هەولێر چلۆی بە 16,000 دینارە. ئەمەش تەسیراتی لەسەر ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەت بکە لێ خۆشبوونی گومرگیە و هاوڵاتیان زۆر لە ماوە ڕابردوو گلەییان لەم بابەتە کرد. بەڵام ئێستا بە خۆشحاڵی و نرخی گۆشت جێگیرە و داش بەزیە بەهۆی بڕیارەکەی سەرۆکی حکوومەتەوە. زۆر باشە. کاتێک کاریگەریەکی وا ناخاتە سەر بازاڕی مەیدانی ئاژەڵان و فرۆشتنی گۆشت ینی باشترین بڕیارە بۆ هاوڵاتیانە؟ طبعا ئەتوکا بە 20,000 بیکە ئێستا کامن تو قسەی دەکەن چلۆی گۆشتی سوور نەرمێک بە 16,000 دینارە، یعنی 4,000 بۆ هاوڵاتیان زۆرە لە نرخی 1 کیلۆ گۆشت. ئەمەش ئەم بڕیارە بوو کە وای کرد ئەم نرخەدا بەزێ. زۆر باش. ئێستا بابێنە سەر ئەو ئامادەکاریانەی کە کردوتان ئێوە ماوەی 13 ڕۆژە بە بەردەوام لیژنەکانتان خەریکی چاودێری کردن. لەم 13 ڕۆژە چیتان کردووە؟ ئێمە لە ڕێکەوت 3-6 لەسەر ڕاستپاردەی بەڕێز بەڕێوەبەری گشتی نەوزاد کامل و کۆبنەوەکمان ئەنجامدا لەگەڵ بەڕێز کاک نەبەز عەبدولحەمید قایمقامی هەولێر بۆ ئەوەی بتوانین تەختیەکی جوان بەرنامەکی جوان بۆ بەر لە هاتنی جەژنی قوربان بۆ بازاڕەکانی شاری هەولێر دابنین و لە کۆبنەوەکەدا بڕیارماندا دابەشکردنێکی جوانی شاری هەولێرمان کرد. خۆ دەزانی ئێستا شاری هەولێر گەورە بووە، یعنی هەر شوێنێک و بازاڕێکیە، بۆیە لیژنەکانمان پێی بازاڕەکان دابەش کردیە و چرتر کردوێتەوە. بەردەوام لیژنەکانمان لە بازاڕن لە شاری هەولێر. خۆ دەزانی لە کاتی نزیکبوونەوە ئەو بۆنانە خواز لەسەر بابەتەکان زۆر دەبی، خاصە لەو بابەتانەی کە پەیوەندی بە جەژنەوە هەیە. بۆیە ئێمە لیژنەکانمان چرتر کردەوە لەو شوێنانەی کە لیژنەکان بە چەند بۆ چەند تیم؟ 7 تیم بۆ 7 تیم. بۆ ئاماژەت بۆ کرد هەولێر گەورەتر بووە، ساڵانی تر پێشتر کەمتر بوو تیمەکان وایە؟ دەزانی هەندێک پێویستات هەیە، یعنی هەر هەبوو ئەو لیژنانە بەردەوام، بەڵام لە بۆنەکاندا ئەمە لیژنەکان زیاتر دەکەن بۆ ئەوەی بتوانین ئەو خەڵکە نتوانێت استقلالی بازار بکاتن، مەوادێکی خراپ کوالێت نزم بینتە بازار و بیفرۆشتن یاخو نرخ بەرز بکاتەوە. خۆمان دەزانین کابینەی نۆ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مهتەمە بە بەرزکردنەوەی کوالێتی خواردن لە بازاڕەکاندا بەڕاستی، و ئێمەش وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی مهتەمین بەو ڕێنمایانەی کە بەڕێز حکوومەت سەرۆکی حکوومەت دەری کردیە و هەر شوێنێکیش بزانین موادی خراپ یان کوالێتی نزم یان ئەکسپایر لە بازاڕەکان دەدا بە هاوڵاتیان یان نرخی بەرزکردەوە سزای دەدەین. باشە، کاتە لەم سزادانە شوێنی داخستن هەبووە کە لە ماوەی ئەم 13 ڕۆژە دای بخەن؟ بەڵێ. بۆچی چ ڕێنماییەکیان پەیڕەو نەکردووە کە بە داخستن سزادراوە؟ ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی بەپێی ڕێنمایی 6 ساڵی 2021 کە لە وقای کوردستان بڵاو کردەوە ئیجراعاتەکان جێبەجێ دەکەین. ئەمە لە ماوەی 13 ڕۆژە 615 شوێنمان بەسەر کردوێتەوە، 97 شوێنمان سزای دارایی داوە، شوێنێکمان داخستووە 5 تن و 400 کیلۆگرام موادی ئەکسپایرمان لە ناو بردیە و ئەو شوێنەی کە دامان خستووە پابەند نەبووە بۆ موادانەی کوالتی بەرز بفرۆشی. بۆیە ئەمە یەکسەر دەست بەجێ شوێنەکەمان داخستووە لۆوەی هاوڵاتیان نەچن بەسەهوو نەچن مواد لێ بکرێتن بۆ جەژنی قوربانی پیرۆز. زۆر باشە. کاگۆگر با بڵێن ئەو چاودێری کە ئەیکەن تەنیا بەس بۆ دوکانەکانە کۆگاکان ناگرێتەوە یاخود بەس لەناو بازاڕەکان ئێوە چاودێریتان هەیە؟ بۆ نمونە هەیە لە کۆگاکەی کۆمەڵێک کەرەستەی خواردنی داناوە، بابەتی خواردنی داناوە کە بەرواری ئەکسپایرەکەی نزیک بۆتەوە، بەڵام لەم کاتەیە ساغیە کاتەوە لە بازار لە کۆگایەکی دەرەوەی شاردانێت. ئێوە ئەو سەردانی ئەو کۆگاناکەن یا هەموو چاودێریەکانتان تەنیا لە ناو؟ هیچ سەردان دەکەین. ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی بەشەکمانەیە بە ناوی بەشی
کۆمپانیاکان کە لیژنەی تایبەت بە کۆمپانیاکانمانەیە سەردانی هەموو کۆمپانیا و کۆگاکان دەکاتن لەو شوێنانی هەر مەوادێکی خراپ ئیکسپایر یان ئەو بەڕێزت کە باست کردە نزیک بووتەوە لە کۆتایی نزیک بووتەوە لە ئیکسپایرەکەی دەست بەچێ لە شوێنی کۆگاکە دادێخن و لە ناوی دەبین و ڕوبەڕووی دادگاشی دەکەین و لەبەر ئەوەی ئەو سەرچاوی دابشکردنی ئەو مەوادە خراپەیە بۆ ناو بازار شاری هەولێر. باشە لە چاودێریەکانتانە ئەوەی کە سەرنجی ئەدەنە سەر ئەو مەوادانەی کە تا ڕادەیەک با بڵێن خەریکە بەسەر ئەچێت کەرەستەکانی خۆماڵین یا هی دەرەوەن هاور دەکراون هەردوو بابەتمان ئەو بابەتانەی کە بەڕاستی ئەو بابەتانێک کە لە دەرەوە دێن ئێمە تەرکیزمان زیاترە و چونکە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی خۆماڵی زیاد بکە و ئێمە تەشجیعشیان دەکەین لەوەی بەرهەمی خۆماڵی هەبیتن بەڵام ئەوانەی کە لە دەرەوە دێن ئەکید ئەوان ئیکسپایریان زووتر تێک دەچیتن و تەرکیزشی زۆر لەسەر دەکەین و دا لە هاوڵاتیانیش دەکەین یعنی بەڕاستی لە کاتی کڕینی هەر بابەتێک یان هەر مەوادێک پێویستە هەر مەوادێک ڕێکەوتی ئینتاجی هەبیتن و ئیکسپایرشی هەبیت. باشە هەندێکی هەیە ڕێکەوتی ئیکسپایر و ئینتاجیشی هەیە بەڵام شێوازی هەڵگرتنەکەی بە شێوازێکی خراپ هەڵەگیرە بۆ نمونە ئەو ئاوە مقەتەرانەی کە هەیە لەبەر خۆردانێ بۆ ئەمانش هەمان ئیجراعات هەیە ئێوە بەپێی شوێنەکە بێت لە شوێنێکی سارد دابرێت لە شوێنێکی وشک دابرێت بۆ نمونە هەندێک شتەیە ئەوش بەو شێوەیە چاودێری بەڵێ ئەمە بەپێ ڕێنماییمان دایتە سەرجەم کۆمپانیاکان کۆگاکان مارکێتەکان گۆشت فرۆشەکان سەوزە فرۆشەکان کە بەپێی ڕێنماییمە دەبی ئەم ئیجراعاتانە بکەن بۆ ئەوەی بەڕێزت باز دەکەی ڕوونەدا لە مارکێتەکان ئەمە دەگەڕێتەوە کاری فیزیایی زۆر جار حالەتە بووە بەڕێزت توانێت فەرموو تاریخشی عیبی نییە بەڵام تێک چووە لۆ کۆگاکردنەکەی غەڵەتە ئێمە کێشەی زۆرمان لە کۆگاکردن هەیە بەڕاستی و لە ماوەی ڕابردوو کۆگایەکی زۆرمان هەم داخست و هەمیش ئیجراعاتمان لەگەڵ کرد لەوەی نەیانتوانی و مەوادەکە وەکو پێویست کۆگا بکەن. باشە ئێستا کە چۆنەڵ کوردەواریانەڵێن بەرەو پیری جەژنە ڕۆی بازارەکان قەرەباڵخن خەڵک زۆر تەرکیزی لەسەر ئەوەیە بە زووترین کات ئەشیای خۆی بکڕێت و بگەڕێتە ماڵەوە بەڵام لەگەڵەوەشات تا چەند پێتان وایە ئاستی وشیاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندە بەرز دەکەن بزانن لە دوکانێک نرخەکەی بەرزترە لە شوێنێکی تر هەڵگرتنی مەوادەکان بەو شێوە نییە کە پێویستە یا لەبەر هەتاو دایناوە یاخود ئەکسپایر هەیە چ ژمارەیەک لە بەردەستە بۆی کە ئەوان پەیوەندی بە ئێوە بکەن. دەزانی هەر ژماری خۆم وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێرە دوو ژمارەی تریش بەڕێوەبەرایەتەکان بەڵام ئەو ژمارەی خۆم هەر لە پەیجی بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی بەڵاوم کردوتەوە و داوا لە هاوڵاتیان دەکەین لە هەر شوێنێک زانیان نرخ گران بووە یان مەوادێکی خراپەیە لە ڕووی فیزیاییە و تێک چووە یان تاریخی بەسەر چوە پەیوەندی بە خودی خۆم کاتن بۆ ئەوی یەکسەر بگەمە شوێنەکە و ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکەم. ئەوە جێگەی دەستخۆشیە کە ئێوە ژمارەی با بڵێن ژمارەی شخصی خۆتان دادناوە ئەو نیشاندەری ئەوەیە کە بە هەموو شێوەیەک ئێوە هاوکارن بۆی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە پارێزراو بن بەڵام لەلایەکی تریشەوە هەندێک هاوڵاتی هەر ئەو ژمارەیە نازانێت و پەیجەکەش نازانێت لەو حاڵەتانە چییە بێت؟ وەڵی ئەوجا من دەزانی لە ماوە ڕابردوو بە سوپاس و حکوومەتی هەرێمی کوردستان لە زیادکردنی خیبڕەی خۆم و زانیاری و شارەزابوون سەفەرێکی وڵاتی چینمان کرد باوەڕ دەکەی لەوێندە لە ساڵی 2010 بەڕێوەبەری چاودێری بازرگانی دامەزرا لەبەرەوەی لۆ هەموو هاوڵاتێک بەڕێوەبەری چاودێری بازرگانیە لێ داوا لە هاوڵاتیان دەکەم لە هەرێمی کوردستانیش هەمویان چاودێری بازار بن لە هەر شوێنێک زانیان پەیوەندی بە ئێمە بکەن ئەمە ئیجراعاتیان لەگەڵ دەکەن و بە خۆشحاڵیەوەش ئەوەی بەڕێزت باست کرد ژمارە ئەوەکان ئێمە لیژنەکانمە بەردەوام لە بازارم دەتوانن یان لە بەڕێوەبەرایەتی سندوقی سکاڵەمانەیە سکاڵەکە لە سندوقەدانی ئەمە یەکسەر دەست بەجێ بە دوواداچون بۆ بابەتەکە. ئێمە سپاس دەکەین بەڕێز هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر لەگەڵمان بۆیت سپاس. زۆر سپاس بۆی باش.